پێویستە حکوومەتی هەرێم ئەو بنارەی لە لای بادینان ڕابنار و بنار هەتا ئەوڕوا لۆلای قەڵات زە و تێپەڕتری شەوی ئەو بنارە فەرق و جایەکی پێ بکا لەبەرەوەی جێیەکی سارد و سەختە و جێیەکی زۆر سەرمایە و لە بەخاتی وەی کە دار و بار و ژینگە و ئەشتی وەش خەڵک تێک نەدا و کە هەندێک نەفتی زیاتر بدا ساڵێ پێویستی ماڵ هەیە هەتا 10 بەرمیلی فشێناکە بەڵام ماڵ هەیە 3 بەرمیلی تۆز پێگوزەران و کەکەکە ئەجا پێویستە حکوومەتی هەرێم ئەو چاوەڕوانەی هەبی هەموو ساڵان پاییزێ لە مانگی دەڕا ئەو بنارەی نەوتێ لۆ تەعمین بکا لۆ خاتی وەی خەڵکەکەش هێور بیتەوە و داروبەری تەڕ و ئەشتی نەبڕێ و زەرەر بە منتیقەی نەگەینی زۆر پێویستە وەکو جیان نییە ئێستا مەسەرەن جێیەکێکی ڕانی و هەولێر و ئەوانە هەرکوبی گوزەرانێشێکەن بەڵام منتیقەی مە گوزەران ناکە بەوەندە نەفتەی بەرمیلە نەفتەکەم لە وەرگتیا 180 لیترە نەفت ناوەرگتینە ئێستا پایت خلاص نەبووە خلاص بووە ئێستا حالیانی مەحتەلم ئەمن پێ ئەکڕێت بەڵام کابرایەکی لە ڕۆخە من هەیە 3,000 دیناری بلیمەری نییە لەڵام بەنەوەدا ئەم نەتوانم 3 بەرمیلان بوو 5 بلیان بکڕم بەڵام ئەو نەتوانی ئەو چ بکە منتیقەی باڵەکایەتی وەچی هیچ منتیقەشی دیکەی نییە لە کوردستان منتیقەی باڵەکاتی ساڵانە ساری و سەرمایەکی زۆر ڕوتەیەکە خاستن بەزستانان یعنی حکوومەتیش غەدرێکی زۆر لە باڵەکایەتی کردیا ئەنێ دایتیونەیدا بەرمیلێک لە بەرمیلەکیش عنی تقریبان 2 جەلیکان کەم 2 جەلیکان 3 جەلیکان کەم خەڵکی وە هەیە کاکە بەشەی ناکە ئەنی زۆر جار وە هەیە ماڵی وە هەیە 200 بە 3 سۆباندا ئەنێ لەبەر سەرمای زستانی سەرمایەکی زۆر بەشی دێتە لە منتیقەی باڵەکایەتی بەشەی ناکە هەتا 3 بەرمیل هەتا هەگاتە 10 بەرمیلان ئەسۆتینی دەبی بکڕی جایی هەیە کەم دەرامەتە دەسەڵاتی وەینی معاش خۆر نییە معاش خۆرە کەش کاکە معاشش هەیدێ هەینە ئەوش ئەگەرە بەرمیلە نفتی وەرنگرت نەمایە ناوەڵا نەمایە نی وەرمیلی دیشم کڕی تێگەی ینی دەبی چاوەڕێی معاش بکەم بێ و نیویدی بکڕم ئیوالا هەر معاش بێ و نیویدی بکڕم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ینی نەوتێن لۆ هەرزانکە ئەگەر ناشنداتەی لۆن هەرزانکە یعنی بەرزترین ئاسی بەخۆوە دیتە هەتا ئێستا لە بازاڕی خەڵکی فەقیر پێ ناکرێ یعنی بەرمیلی بە 300,000 بە 280,000 بە 290,000 بۆ هیواین بێتەوە ئاسی جارانی کە بە 150 بە 100 بە 120,000 نەکرێ